دەستکاری خاتونێکی دەستڕەنگین و لە هاتوومان کردووە ئەو بە دەستڕەنگینی خۆی توانیوێتی بژێ ژیانی خۆی و خێزانەکەی دابین کات باز لە ئەزمموی ئەو خاتوناکەین باز لەواکەین لە ئێستا هاوڵاتیانی ئێمە تا چەند خواستیان لەسەر ئەو کارە دەستانەیە کە لەلایەن خاتون و دەستڕەنگینەکانەوە دروست ئەکرێ. خاتو شۆخان غەفور میوانی ئەم تەوەرەی پرۆگرامی ڕۆژێکی نوێیە. خاتو شۆخان سڵاو لێبێ و بەخێربی سەر چاو بەخێربی سەر چاو با دەستپێکی گفتوگۆکانمان لە ئەزمموی تۆ دەست پێ بکەم پێمان بڵێ ماوەی چەندێکە تۆ سەرقاڵی دروستکردنی ئەم کارە دەستیانەی؟ وەڵای من زۆر دەمێت کە سەرقاڵی ئەم کارم یعنی حەز و خولیای خۆم بۆ خۆم زۆرم حەز لێ بووە. طبعا لە مناڵیەوانێ نەکەر ئێستا لە مناڵیەوە هەر لە ماڵا شتی هەرچی شتی ورد و نور و شت هەبووە شتێکم پێ دروست کردووە بەسی تر دوایی بۆ بە خولیای لە خێزانەکەتانە کەسە بۆ کە ئەم کارە دەستیانە بکات تۆش لەوە حەزت کرد بێ دووبارێکیتەوە؟ بەڵێ دایکم شتی بۆ خۆم دروست کردووە ینی بۆ خودی خۆم دایکم دەستڕەنگین بووە بەس بۆ خۆمانی کردووە نەک بڵێن وەکو من کردبێتی بەس بۆ بەشی خۆمانی کردو تا زۆر باشە ئەم کارانەی کە تۆ کردوتە ئەتوانین بڵێ نامە ڕەنگە ئەم لە چلی بەرگ و کۆمەڵە کاری دەستی و هەندێک وردەکاری مرت و مێرو و ینی مگلەیەوەشم کردوتمە هەموو شتەکانەر بۆ خانمانە بەڵام پێچوانەوە بۆ پیاوانیش تەسبیحکە ڕۆژانە بەکاری هێنن بۆ بەدەستیانەوەیەتی. من پێم خۆشە باسی شەوە بکەم ئەم کارانە هەموو خۆ بەتەنیا ئەیکەی یاخۆ کەسێک کە هاوکارتە لەگەڵ؟ نەوەڵڵا هەمووی خۆم بەتەنیا ئەیکەم کەس هاوکارم نییە. باشە مەسای ئەوانەی کە چنینن هەمووی ئەوانەش خۆتێکی؟ بەڵێ هەمووی خۆم کردمە ئێستا ئەو سێتا بڵێن ئەو قوتوی سەتڵی خۆڵ و دەستڕی کلێنس و قوتوی نقڵە قوتوی نقڵەکەت دەبەی ڕۆنەزەی دەگەورەکان هەیە ئەو دەبێم هێناوە بڕیومەتەوە لە میوەیە خۆم فکری خۆمە خۆم کردومە. حەزەکی بابنەوەستم ئەو قوتوی نقڵە پیشانی بینەرانی ژمێنەوەی کە خاتو شۆخان باسیەکە ئەمانە کاڵی لە دەبەی زەیت و ئەمانە جایتر ئێستا بەرەو جەژنانە زۆر گرنگی بۆشتانەین وەنیە باشە تۆ زیاتر بۆ نمونە حەزەکەی کارەکانت لە جلوبەرگابەیان لە دروستکردنی ئەکسسوارات هەیە لەم بابەتانەی ترا زیاتر خۆت لە کامیانە خۆم هەموو حەز لێ ینی حەزی خۆمە. باشە ئێستا ئەو ئەمانەش ئەمە بۆ ژێر منجەڵ و ئەمانە بەڵێ بۆ ژێر منجەڵە بێ بۆ سەر بەڕا دەبێ بۆ سەر مێزیش ئەبێ و ئەنجانەیە گوڵێکی جوانی لەسەر دابنێ ئەوانش ئەبێ بۆ هەندێک لەو کەلوپەلانی لەو سەرۆدانراون هەندێکیان لەوانەیە بتڵ بێ کە ڕۆژانەیەمە شەربەتی تیاابێ خواردنەوەی تیای بەکاربین توێ ناوتە جارێکی تەکارە لەسەر کردەوە چۆن کارە لەسەر کردەوە؟ وەڵای ترە ئێستا ئەوەی دەستی لانەخان ئەوە شوشەیەکە فرێ ئەدرێ لە دەرەوە من هێناوە بۆ یاخێکی جوانم کردووە لەگەڵەوە بە هەڵمات مناڵ بە بەکارهێنا بەڵێ بە هەڵمات ئەوم هێناوت ئاوا ڕازانومەتەوانێ یعنی ئەگەر هین بێت ئەتوانم بەشتی جوانتریش بە قماش بینی لە گەڵای وەکو گەڵای نێو باشە ببڕە و بیکە بە گەڵا بۆی زۆر باشە دەستە خۆش بێ کارەکانە زۆر جوانن جا سوود زۆر لە بابەتە سروشتەکانی ژۆرگرتەوە بۆ نمونە بەردە بەکارهێناوە لەگەڵ ئەمانەیە ئەمەش زۆر جوانە ئەمانە بۆ کوێ بەکارهێنرێت ئەوە ئەتوانیت لەسەر مێز داینی مۆمێکی لەسەردانی بۆ جوانی ئەتوانیت هەر بڵین ئاواداینی بۆ جوانی ئەوەش ئەبێت زۆر باشە دەستە خۆش بێ بۆ منە ئەم بەردانە لێ نابێتەوە خاڵێنان بەچی بۆ نمونە پێوە کردو بۆی کە ئەوە موادێکەیەکی ئەڵەن هێلم زیاتر دارتاشەکان بەکاری ئەهێنن ئەو موادێ بەکارم هێناوە هەڵاتیشی زۆر بەکارهێناوە بەڵێ تەسبیح زۆر بەکارهێنن بەم شێوازەیە هەمیشە بینیمانە لەم شێوازەیە گەر هاوکارانم شانی بێن بەڵام ئەم شێوازەیان خاتون بە شێوازی کە دروستی کردووە ئەوە ئەتوانی وەکو مەدالیا بۆ مەدالای سیارەش داینەی بەڵێ بە هەڵواسین ئەتوانی لە سوچی ماڵیشا سێ دانە لەسەر یەکتری بۆ جوانی ئەوەش ئەتوانی بۆ ڕازانەوەی ماڵی شو بۆ پیاوانی تێگرن بە دەستیانە زۆر شتێکی جوانە زۆر باشە جا جگە لەمانەش کارت بۆ جلوبەرگی کوردیش کردووە سا ئەمانی کە بەدەستی نوێ هەمووی کلااوە لە ئێستا خواستێکی زۆر لەسەر ئەم کلااو و ئەم بابەتانە هەیە کە لە ڕابردووە ڕەنگە زۆر گرنگی پێدرا بەجێ خۆشحاڵی ئەوەیە لە ئێستاشا لەلایەن خاتونە بەڕێزەکانە و گرنگیەکی باشی پێدرێ ئەمە بەپیان زۆر مەرخوبە ئەوان زۆر زۆر هەمووی کاری دەستی خۆم و بە قولاب ئەیچنم ئەمە بەڵێ زۆر باشە جامەی ئاڵاوە بەیەکە باشە ئەمە بوو ئەوەی کە کلااوێکی لەم شێوازە دروستکەی بە تەواوەتی چەند ڕۆژە پێچووە یان بۆ دیزاینکردنی ڕەنگەکانی سوودە لە چی بینیوە؟
وڵای تر بە حەزی خۆم یعنی زۆر کات بە حەزی کەسەکە بۆ یەکەم ئەگەر خەڵک داوای بکە تقریبان ئەگەر دابنیشم بە ڕۆژێک ئەوە بە چنینەکەشی تەواوی یەکەم بە ڕۆژێک زۆر باشە دەستە خۆش بێ لە ئێستا هاوڵاتیان تا چەند خواستیان لەسەر ئەم بابەتانە هەیە وڵات زۆر ئێمە ئێستا حالێن لە پارکی ئازادی ڕێکخراوی هونەری دەست هەفتە بازارمان هەیە بێدەخان و کاکسیروان سەرپەرشتیارن پێنجشەممان و جومعە و شەممە لەوێ ئەو هەفتە بازارەمان هەیە و شتەکانمانە بین لەوێ عەرزیەکەی زۆر باشە جا ئەمە ژێکێکە لە بابەتە زۆر جوانەکان کە بەدەستی منەوەیە ئەمە بیرە چی بەکارهێناوە بۆی کەمە دروستکی ئەوەی ژێرەوە فایبەرە باشە ئەوەی تریان پارچەیەک هەیە بۆ کومباری تێئاڵێندێت لە بازار فڕێ ئەدرێت ئەگەر بزانین من هێنامە تەخلیفم کردو بۆ بەردانە و ئەوانی کەس خۆم دروستم وڵاو بیرە جوانە زۆر ینی بەردوشتەکانی بە شێوەیەکی زۆر جوان بێک و ناداو ئەوم دروست دەستە خۆش بێ ئەوەش پێشکەشە بە کورسات ئەگەر لێم قوبڵ بکەن دەست و چاو تۆ بام شوێنی خۆم زۆر باشە لەگەڵ ئێرە شۆشتی زۆر جوانی لێ وڵا سەر ئەم لا شۆشتی زۆر جوانی لێ پێشوەیدانیشم بە ئەمانەش پیشانی بینەران بین هەمووی ئالۆسکاوە بێکە مانە دەستگرن دەستە خۆش بێ زۆر سپاس ئەی ئەمانە کاتە چەند پێچێ بۆی کە تاویان کە خات و شۆخان وڵایتر بە پێی مەجای خۆم ینی بەڕێ ئەگەر دەست پێ بکەیت چەند ساعتی پێچ نا ساعتی نا ئەو پەڕی بە چارەکە 20 دقیقە چکم سپاس بخواشی دەستە خۆش بێ ئەم خوری و بابەتانی کە بەکارێنی بە ئاسانی لە بازارە هەیە بەڵێ خوری زۆر باش هەیە زۆر باشە خاتون ئەم بابەتانی کاتۆ بەڕاستی کە دروستیەکەیت تا چەند بۆ نمونە گرنگە لە شوێنێک نمایشیان بکەی و خۆت باسی ئەو ڕێکخراوت کرد کە لەو ڕێکخراوەیە بەشدارن بە تایبەتی زۆر جاریان بینین لە ناو پارکی ئازادیان لە حوشەی سەرای سلێمانی ئەوانە ئێوە بابەتەکانتان نمایشەکەن تا چەند خەڵک خواستی لەسەر ئەم بابەتە دەستکردانی خۆمانە وەڵا زۆر سپاس بخوا خەڵک ئێستا زۆر حەزی لەم شتە فۆلکلۆر و بابەتە دەستیانەیە یعنی من داواکارم زۆر ئاخاتون هەیە لە ماڵەوانی ئەم شتان ئەکە بۆ هەر لە ماڵەوە بێت ما بێتە دەرەوە ئەو شوێنانە هەیە بەشدار بێ لەگەڵ ڕێکخراوەکانە بۆ خۆشیان خۆشە جەوێگە گۆڕن باشیشە ئیمکانێتێکی باشیش پێیاکەن بخۆیان یعنی چیان لە دەستی کەسەوە نابێت بخۆیان زۆر باشە باشە ئەم شێوازی موروانە ینی هەندێکیان کراوە بە ئەکسسواری خانمان هەندێکیان کراوە بە کۆمەڵێک بەڵێ کۆمەڵە تەزبیح کە پیاوان ڕۆژانە بەکارێنن هەردێکە و بە ڕەنگێکی جیاواز ئەمانە تا چەند موروەکان لێرە بەردەستە یاخود کەرەسەکان لە شۆ دەستەکەیەکەیکەیتەوە زۆر کات لە بازار بەردەستە لە قەیسەری نەقیب هەیە لە قەیسەری وەسمان پاشای پێ ئەڵەن لە سلێمانی لەوێش هەیە ئەو شتانە هەمووی بەردەستەیتر خۆ دەتوانی بێنیتەوە لە ماڵەوە بەپێی حەزی خۆت تەنسیقیکە و بیگونجێنە شتەکان ڕەنگەکان بگونجێنە بەیەکە و ئەتوانی بیهۆنیتەوە زۆر باشە ئەمە شتێکێکترێ لە کارەکانی تۆ ئەم هێلەگە کە بە کۆمەڵێک بابەتی زۆر جوان ڕازانیتەوە چی بەکارهێناوە لەم هەمووی مورەکانی موری شوشەیە موری باقی تیانە بڵێن پلاستیکی تیانە مورەکانی هەمووی شوشەیە و زەنگانم تیا بەکارهێناوە لەگەڵیشیە وەکو چاوەزار ئەو مورۆ شینە وەکو چاوەزار بەکارێت ئەوشم تیا بەکارهێناوە زۆر باشە دەستەکانە خۆش بێ ئەمەش دانەیەکی ترە مێخەکە تیا بەکارهێناوە تا چەند گرنگی بەم شتە زۆر کوردەواریانایی لە کارەکەم زۆرم حەز لێ یعنی خۆم بە حەزی خۆم زۆر هیوایەتم ئەو شتانەیە حەزم لە شتی بەردەواری بۆ نمایشکردنی بابەتەکانی خۆت جگەلەوەی کە خۆت باسی لێوە کرد بەشداری ئەو پێشنگیانەکەی هەفتانە لە ڕێگای ڕێکخراوەکەتانەوە دوکانێکی تایبەتی خۆتت هەیە یان سوودت لە سوۆسیال میدیا بینیەوە پیجێکت هەبێت لەو پیجە بابەتەکان نمایشکێت و خەڵک خواستی هەبێت وەڵڵا نە پیجم هەیە و نە دوکانیشم هەیە من تەنیا ئەو پێنجشەمە و جومعان کەوتم لەو ڕێکخراوی هونەری دەستا بەس پێنجشەمە و جومعان ئەچم بۆ ئەوە هیچی تر نە پیجم هەیە تا بڵم لە پیج بڵاوی کەمەوە نە دوکانیشم هەیە بەردەوامیشی ڕۆژانە لە شتی تازە دەستکردنە بۆی کە هەر پێنجشەمانە چیشتی باشتر بەری لەگەڵ بەڵێ ئیشەڵا عنی بڵێن پێنجشەمە بۆ پێنجشەمە شتەکانم گۆڕانکاری تیاکەم ئەیگۆڕم دەستەکانە خۆش بێ بە هیوای سەرکەوتن بە هیوای کاری جوانتر بکەیت و ئەم کارانەش بێگومانە مووی کاری جوان و سەرنجڕاکێش هەمووشی پێویستە یاری بەڕاستی زۆرینەیان کەلوپەلی ناو ماڵە زۆرینەشیان بۆ خانمان و تەسبیحەکانیش بۆ پیاوان دەستە خۆش بێ